هاوڕێنەوە کەتان باش بەهێز و حورمەت شتێکی بەپەلا هاتە پێش بەپەلا ئەوە دەڵێ هەندێک قسە و باز دەکەین بەخێربێن سەرچاو هاوڕێیان چۆنن هاوڕێیان باز لە تاوانێکی قێزەوەن دەکەین کە بە من دیاردەیەکی سەرچاو هاوڕێیان بوون ئەوڕۆ باز لە گەندەڵی تاوان ناکەین نامەیەکی زۆر بەپەلەیە نامێ یعنی ئەوەی لە زیاتی ڤیددیۆ بەجی بێلم لێرەیە هەرچەندە هاوڕێیان دەمەوە بڵێم ئەوڕۆ سە خەبەریاندا پێم کوڕی مەحافزی کۆنی هەولێرێ یەحیا جاف سەرپەرشتی هەموو ئەوەی دەکاتن کارەبا دابەشکردن و ئەوەی دەکاتن یەک دوو سێ کاری شەریکی کارە لە نەوت دابەشکردن داوا لە پاراستن نەکەم قەپات نەکەن ئەو باس سەگ کوشتن و تاوانی ئەوەیە هیچ باسینگۆ ناکەم ئەی بە شەرمکەن بەهەرحاڵ دوو هاوڕێیان هیوا سوعاد کۆنە ڕئیس دەعات تەڵەبە بوو سەرۆکی بەشیشانەوەیە لە نازانم فەرهەنگ غەفوریشیان گوت مەسئولی شتەکە وتیان ئەوش باسی بە مدیری ئاو کوڕ ڕەفیق حیزبێکیە مدیری دادوەری مدیری ئاسایشی هەولێرێ کوڕی ڕەفیق حیزبێکی کۆنی هەولێرەیە کچی شەروان حەیدەری مەسئولی ئەوەی کورا نەخۆشخانەی منداڵ بوونە باسیە شەروان حەیدەری وتان هەم بارزانانی چی لێ کرد ئیلا ئاخیری یعنی یەک کۆمەڵی کەن هەن دوای ئەوە هەمیان ڕێز دەکەین بڵاو دەکەین ئەوانە هەولێر بەڕێوە دەبن من خەڵکی هەولێرە مەرە ئەو هەموو خەڵکە شەهید بوو قوربانیدا هەرنەوەی باسیەکان دیسان بەردەوام ئەوان دێنەوە سەرەوەی یعنی پیاو زڕە کەس دەزانین ئەوانە زەمبیان نییە ڕەنگ بیت لە ئەو بەڵام تاوانەکە بەهەرحاڵ ئاوڕێیان بێمە سەر ئەوە من دوو ڕۆژە بە دواتچوون دەکەم بۆم دەزانی ناڕاستە یان ئەوەتە هەوڵمدا لەگەڵ مێت خۆشناو قسە چاتم کرد ینی ئەو هەندە تەفسیری خۆی گوت مقتەنەع نیمە پێشم گوتیە ئەڵێ نازانم تیمەکی حکومی لەو ڕۆژانە دەبەن وتم کاکە ئەمە یەک دوو برادەر هەیە دەنێری نەگەڵت ئێستاش داوا لە ئومێد خۆشناو دەکەم ئەگەر ڕاستەکەی سقەت بەخۆ هەیە بفەرموو بوار بدە یەک دوو ژینگە دۆست بێتە ناو ئەو شەڵتەرەی هەولێرێ کە چ تاوانێکی قێزەوەن چ بەربەریەتە تێدا هەیە بیانی ئەو تەفسیری خۆی هەبووان دە ڕەخنەی هەبووان دە سەرنجەوە مەسەلێکی ئەخلاقیە لە بینیانی ئالوگۆڕەکە بەڵام ئەوە شمولیە هەوڵمدا لەگە شەڵتەری سلێمانی قسە بکەم هاوڕێیان شەڵتەری سلێمانی سامانەکەیە بە 20 تەلەفۆنی لۆم کردی هەری نەگرت ڕسمی کچەکەم خستە سەر پرۆفایلێکی خۆم لە وەتسئاپ نامەکەم لۆ ناکاک سامان دەتوانی تەلەفۆنەکەم لەو کە یەکسەر کردی ئەگەر بە ڕێزەوە قسەی کرد خوا ئەم بە 20 تەلەفۆنی سامانە هەوڵمدا نەدەتم گرت بڕوا بکەن خۆ شەرم نییە مەسئولی کورد بە وێنەی کچەکی ئەوە دەگەن بە یەک دەقە دوای دەنگکەتانەوە بڵاو دەکەم یەکسەر وت هیچ کۆمنتار نادەم قەپات دەکەم قەپاتی کردوتی ناتوانم هیچ کۆمنتار بدەم سەرەگە ڕاگەاندنی وەرزش شارەوانی سلێمانی هەوڵمدا نازانم خۆی دەستەوە کاکزار دەشت نازانم لە تەلەفۆنشکەیە پێشم گوت ساعت حەف دەکەین نازانم بەرحاڵ دوای لەگەڵی بەردەوام دەم هەردووچی پێکەوە بڵاو دەکەم و هەردووچی ئەگە کاکزاردە شیش ئەوەی بڕی هاوڕێیان ئەمە نازانم هەمووتان معاناتان لەدەست سەگە سەجش معاناتی لەدەست ئێوە هەیە سەجش معاناتی لەدەست ئەزانم ئەڵێن دووسێ جملە هەیە قسە دەکەی ئەڵێ وەرە هەندە سەگ ببە و وەرە بەخۆت ئەوەی بکە و سەگ قەمپاڵ دەدە کورە بابە دەزانین چ کارە ساتێک بەرامبەر سەگ دەکرێت سەگ بۆ لە ئەو ڕووپایی نمونەی میهرەبانیە لۆ لای ئینگۆ بوویتە ئەو درڕندەیە بۆ بووتە ئەو درڕندەیە دوای کەی دایک و باوکی ئێمە وا بێڕەوش بوونەوە بێزەمیر بوونە بەو حەجمەیە وەرە بڕۆ هەمومان جیری هەشتاکان بزانن کەی وا بوونە داک و باوکی ئێمە کەی خەڵک ئەوەندە بێڕەحم و بێویژدان و بێزەمیر بووە ئەخر نەوان زەمیر و بێزەمیر چییە ئەتوو هەر لە خوت و خۆڕایی کاکەوە سەگ پێتان دەحەپی ئەدی کەر ئەدی پشیلە ئەدی بۆق ئەدی چێشکا کورە ئەدی کارمامز
هەر بە زەوق لەمەش لە منداڵی لێماندایە هەر بە زەوق لێمان دەدان بوونەوەرەکە وەکو تو هەموو ئاژەڵک قیممەی درندەترین ئاژەڵ خواردنی بدێ لەگەری ڕازگۆ بە خواردنی بدێ ئازاری مەدا دایک و بدەبتە دایک و باوکت ئەتوی عاشقت دەبی بەس ئینسان ئەو کائینە پیسەیە ئەو گۆی زەویەی هەیە هەری مرۆڤ نییە کەچی هەموو مرۆڤک خۆی پێ هیتلەرێکە هەموو مرۆڤک خۆی پێ هیتلەرێکە هەرچی ئاژەڵە سروشتە هەمووی لە ناو دەباتن هەمووی لە خزمەتە خۆی دانایە ڕۆژ نییە سەدان تاوان بەرامبەر ئەو سەگە بێ زمانانە نەکرێتن لەو کوردستانەی کەر پشیلا تێم دەگەی بۆق کورە هەرچی ئەوەیە لیان دەدەن باشە ئەو سەگ پێتان دەعەپی ئەدی کەر ئەدی پشیلەی فەقیر ئەدی ئەوە بێ ویجدانیا قازمانی خوارد هاتە کاکە برسی کە سەگ زمانیتی دەحەپی ئەو زمان حەپینەت و نازانی چییە ئەمە لە لوغەکەی دەزانم ئەمستا سەگمێ لوغیان دەزانم جێم لە یەکشتی شەڵتەری ئەو لێرە بوو هەمووی دەپارڕێتەوە ئەو سەگانە لە چ مەعزەقێک دەژین لە چ مەعزەقێک ئێستا دێمە سەری چ کارە ساتێک لە شاری ڕۆشنبیری لە بەرامبەر وحشی گەری ئەوەی کە جوولەکەکان نازیەکان بەرامبەر جوولەکان کردیان لە سلێمانی و هەولێر بەرامبەر ئەو سەگە بێ زمانانە دەکرێت بەرامبەر سەگی بێ هاوڕێیان ویژدان و ئەخلاق هەر مرۆڤایەتی نییە ئاژەڵە سروشتا یعنی ئەتوو ئەگەر ئەمە هەمومان دەبیدیجمان دەیانجا لە سەیەک سەجی هەمومانیان هەژاندیە بریندار کردیە لە کەردەدرێ لە ئەو کاکە ئەو پەروەردەیەکی فاشیانەیە بە قوربان مناڵ لێرە مناڵ لە گچکەیەوە فێر دەکرێ ئاژەڵ دۆستە لای ئێمە بڕۆ لێیدا بڕۆ بیکوژە بڕۆ ئەزیەتی بدە لە منداڵیەوە فێرە فاشەتی دەکەن فێرە جەریمەی دەکەن نازانن علم بەس پێم برێت سەگ چ خراپەی هەبووە کەر چ خراپەی هەبووە کورە کەر دەوری ئەنتەرنێتی دیتێ لە مەشەریەتدا کۆن لە جیاتی GPS ناڤیگۆن کەر ئەوەی دیتیە کەر خزمەتی هەموو ئینسانیەتی کوردی کردیە بەشەریەتی کردیە بەشەریەت کەچی نییە بەس چیرۆکەکەیە چەندتان وەحشی گەری دەیگرن دەیکوژن ئەوە دەکەن هاوڕان بچمە سەر ئەوەیە یعنی ملەتی زیندوو ئەوەیە یەکێک لەوانە ڕێز لە بوونەوەرەکانی تکە بگری ڕێز لە ژینگە بگری ئەی هاوار حزبەکی کوردیە من نابینم بێری دیفاع لە ئاژەڵ بکە کورە بابە حقوقی ئینسانی بابم لەبەرەوەی حقوقی ئەو سیستەمەی هەیە ئەو مرۆڤانەی کە هەنا خۆ بێویژدانترین کەسن بۆیە بڕوا بکەن سوڵتەش بڕۆ هەمان مەدرسەیە لەبەرەوەی هەمان پەروەردەیە لەو تونند و تیژەی گەورە بووە لەو سەقافەتەی هەیە لەو سەقافەتەی هەیە دوای ئەوە هەموو ئەوانەی ئەگەر حقوقی ئافرەت ئاژەڵ بزانن دڵنیا بە حقوقی ئینسان دەزانن بەس حقوقی ئاژەڵ نازانن بۆیە حقوقی ئینسانیش نازانن تەکمیلە یەکە ئەو دووە هاوڕێیان تەکمیلە یەکە وەرە لێرە با سیاسیەک بێویژدان بی ناتوانانی کاکە چەپ و ڕاست خوار و خێت لیبرال و ئەوە هەمووی دیفاع لە ژینگە دۆستی دەکاتن هیچیانەوە لە کنەمە یەک حزب ناوەری باسی ژینگە دۆستی بکاتن یەک حزب ناوەری باسی ئاژەڵ دۆستی بکاتن نیتیان دەرێنەوە کاچ خۆم دەبی پەیامەکی نێت پێبی با خەڵک لەگە من نەبی من دەزانم سەتا شەستی خەڵک ڕەنگی دژە و شێوە لێکدانەوەی من بیتن ئیشی من وەکو دەنگەکی کۆمەلگای هوشیار ئەوەیە دەست لە بۆ ئەو بڤانە بەم دەست لە بۆ ئەوانە بەم کە سەدان ساڵ لە ناو کۆمەلگای کوردی بەگڵاو ئیسابە بەگڵاو ئیسابە کاچ خۆم وەچەندە باگلەیەک لە مەلایەکان بکەیت تخوا دینی ئیسلام دینی ڕەحمان ڕەحیمە یان ئەو تونند و تیژی دوڕەقیە باشە بەجددی یعنی بڵێن وڵی باشە ئەوە ئەهلی ئەسحاب الکافە باشە کوب مەلایەک نابین ڕۆژێک برێ کاکەن با لەو ئاژەڵانە نەدرێ باشە با وجدانمان هەبی خواردنەچیان بدەینێ ئێ کاکە برسی ئێ ئەو حکوومەتە کوب بەرنامەی لە بەرامبەر تعریبی عەرەب نییە بەرنامەی لە بەرامبەر مەلها دائم دەکا بەرنامە هەمووش هیچی بەرنامە نییە لەبەرەوەی سەگ پڕی کوردستان بووە هەرچی دەیکا دەیکوژی ئەوەی دەکە هیچی پێ ئیلازم وەڵڵا مەسرور بارزانی و نێچیر و قوباد و ئەوانە نەیانتانێ مشکلەی سەگ ئیلازکەنەوە چه حکوومەتەکە سەدیان پێ ئیلاز ناکرێت بە شێوەیەکی مەدەنی قوباد وەڵڵاهی وەبیللاهی ئەوە قسێکی کوردەواریە
لەکن شێری خێزانە نامەی لە بۆ بنێرم کە ئەنگۆ چ بێ زەمیرەکن لەو سلێمانی کێسە دێمە سەری هاوڕێ ئەمزان چ کارە ساتێک لە ناو شەڵتەری سلێمانی ئەو شەڵتەری دروستکرا ئەوە دەکرێتن یعنی ئەوە نەبووە نا مەلاکان دەورێکی خراپ دەبینن بە ڕاشکایی بڵێم لەوەی گڵاوە دوور بن لێی بدەن کاچی خۆم کورە بابە لە قورئانی ژوە نازگا لە چار مەزهەبی ئەوێ من جێم لێوە سەی دژ نییە یەک مەزهەب پێی گڵاوە ئەوێ هەر دەبژێرن بوونەوەرێکە خوددا درستی کردیە خوددا چی لێ دەکەی چی لێ دەکەن ئەی هاوار خوددا درستی کردیە دەبی لێی بدرێ بکوژێ هاوڕێیان لە سلێمانی و هەولێر بە ناوی نەزۆک خڕیان کردینەوە ئێستا هەمویان سجن موعەبەت کردینە هەموو ڕۆژێ بەلای کەم 50 سەگ دەکوژێ بەلای کەم 50 سەگ لە هەولێر و سلێمانی دەیان کوژن بڕۆن لە هەردوو شار بوار نادەن یەک کەس بستە ژۆرێ ئەزانی کوورەیان لە هەولێر داناوە دەیان سوستێنن هەر بەس سەگ نەخۆش و برینداربی هەیانە بە زندیتی سوستان دیتیان یعنی ئەمنە قسانە دەکەم خەڵک لەوێ ئەوەیە دوو لە هەولێرێ 3000 بۆ 4000 سەجیان خڕ کردیتەوە بەس سیازەتیان کردیە لەو گۆڕەیدایان نانە کورە بابە دوو سەگ لەگە یەکتر جاری وە ناحەجمێ وەرە بڕۆ وێندەر نان دێ ئەوها دیتیتان کو تەوزیع دەکەن بڕوا بکەن دەڵێن بەدەیان و بە سەدان سەگ گوزیرەی خۆیان دەخۆنەوە لە برسان لەبەر ئەوەی شێوەی تەوزیعکردن لە ناو سەگ سیفەتی خۆی هەیە چێی بەهێزبی ئەوان دەیخۆن چێی پێ ڕابگا ئەوە دوو سێ ساڵە گوایە خەریکن لە سلێمانی شاری ڕۆشنبیری چەند بوریا چەند گروپی سەگ بە کۆمەڵ کوژرات بڵاو بۆ لەو فەیسبووکەی ئەوە بێشەرەفیە ئەوە هەواڵ ئەبوو بەکرد قوبات تاڵەبانی و پاڤێل تاڵەبانی ئەوە نەک شاری ڕۆشنبیرینەوە شاری وحشیگەریە شەرم لەوە بکەن قوبات پاڤێل پشیلەی هەیە بەڵام بۆ ناچ شەڵتەرەکەی پاڤێل بزانێت چ وحشیگەرێک لە بەرامبەر ئەو سەگانەیە هەمووی تووشی نەخۆشی لە برسان فەرخەی یەکتر دەخۆنیان نا بڕۆن بزانن بڕۆن بە دواتچووم کە ڕەنگی ئومێد خۆشناویش بە تەواوەتی ئاگای لێ نەبی ڕەنگبی هەواڵە بوو بەکرد جورئەتی نەبییان ئەوە نەبی ڕەنگبی شارەوانی بەس بڕۆن لەوێن دەر کاکە خەڵکیان لەوێن دەردانە سەجی پێگڵاوە ئاخرەت خەڵکێک دەی بیستەوێن دەر سەقافەتێکی هەبی لەگە سەگ خۆشبی بەس پێم برە 3000 سەگ کوونان وا دەدرێتن ئەگەر ڕۆژێ 5 تەنی ببەی ئەو هەموو گوجیلە داکەکانی خۆیان دەیخۆن هاوڕێیان داچی خۆیان سەجی کە لە برسان گوزیرەی بە زندیتی دەخواتن لەو سەرما و گەرمایی بەجیان دێڵن لە کاتێکدا سەگ دوو پلەی لەمە زیاترە هاوڕێیان یعنی سەگ ئەوە نییە بەس فرەیدا هەردوو لە وعدیاندا لەگەر ئاژەڵ دۆسەر ڕێککەتن کە نەزۆکیان بکەن فریاندەن ئێستا بەڕلایەن ناکەن بە ئاشکرا خەڵکێ لە ناویان گوتیان بەرنامەی ئیبادەی جەماعیمان لەدەستە ئیبادەی جەماعیان لەدەستە لۆ بە ژیاری دەڵێم کوڕەکە خۆی دزیەوە ئەویش خۆی دزیەوە لە دەنگدان دەرێت و قسە دڕقە خۆی دەدەستەوە لە دیدار هەر چەندەکەم ناوە قسەی شڕقم پێگوت ئەمریش بە نمونە ناوێری لقا بکەن هەر یەکەو بە هەنجەتێک خۆی دەدەستەوە دوالوەتان بڵاو دەکەمەوە بزانم ئەوان کە چەند بەڕێزەوە خۆیان دەدزنەوە کاچی خۆم 2-3000 سەجی نادیتان ڤیدیۆکە کو بڵاو دەکرێتەوە لە چێ بووە سەگ وا ئەوە بیتن تویژدانتان دایکیان بردیە یان گوزیرەیان بردیە وەڵڵا برادرم هەیە ئەڵێ گوزیرەیان بردیە دایکە چیتە نزیک سیازەکەی هەتەس بینی لوراندیتی چینە بە پارە گوزیرەکانمان لێیان کڕیتەوە ئەوە بێزەمیری و بێ ئەخلاقیە یەکێک دایک و هەمووش نوێژ دەکەن هەمووش باسی خودا و عەدالەت و ئەوە دەکەن کاچی خۆم هەموو ئاژەڵک هەستی هەیە ئەنگۆلەکە ئاژەڵ نەژیاون هیوادارم هەموو مەسوولەکی کورد سەگەکی هەبی لە ماڵ فێرە ئەخلاقتان بکە فێرە وەفاتان بکە فێرە پاچیتان بکە هیوادارم هەموو بەرپرسەکی کورد سەگێکی لە ماڵ دابنێ ئیلهامی لێ وەربگری ئەخر ئەنگۆ بە جددی دڕندەن ئەو نیشتیمانە هەر نیشتیمانی مرۆڤ نییە ئەو جیهانە گەردوونە هەر ئینسان نییە ئی سروشتان کاول کرد ئاژەڵتان هەرچی ئاژەڵە دەیخەنە خزمەتی خۆتان کورە کاچی خۆم لە کوێ بووە
لەکوێ بووە تو باسی ڕەحمان ڕەحیم بکەی لەولا مناڵ گچکە گەورە هەلۆ زەوق لە گوزیرە بدا لە سەگ بدا لە کەر بدا لە پشیرە بدادن ویژدان و ڕەحمی ئەو باوەڕەتان لە چێیە دەتووەرە وێ سەگ یەک بەخۆی هاوار دەکە لۆ خودا هاوار دەکە لۆ هەموو بەشەریەت یەک لە دوو یەک منداڵ بەردی تێدەگری یعنی بەجددی ئەوە چ پەروەردەیەکی خێزانی چ پەروەردەیەکی ئاینی چ پەروەردەیەکی حزبی چ پەروەردەیەکی کۆمەلگایە دەبوێرە لێرە یەک شەق لە سەگ بدا بڵان سەگکە دێ وەردەگرن یان نە ئێوە مناڵ لە منداڵیەوە فێرە فاشەتی دەکەن فێرە بێڕەوشتی دەکەن فێرە تونند و تیژی دەکەن لە کاتێکدا منداڵ لە مناڵیەوە دەبی خەڵک فێر بکرێ میهرەبان بێ ئەو هەموو دڕەقیە چییە حکوومەتی هەرێم کۆمەلگای کوردی فرێت دەنە ناو کۆمەلگا لۆ میهرەبانی فرێ نادەن ڕاستە سەگ پرتان داتێزانی بۆ لەبەرەوە یەنگۆ نازانن سەگ دەتاخینتەوە بە چاو ئەوە قانون ئەوە ئەساسی سەگ ئەزانێت تۆ ڕقل لێ دەبتۆ دەتەوێت لی بدەیت سەگ جاریوا دەحەپی برسیتی ژانی لێیە هەزار مشکلی هەیە زمانێتی زمان بێ وجدانینە یعنی نازانم یەکێک باوەڕ بە ئینسانیەت هەبی بە عەدالەت هەبی بە ڕحم هەبی باشە یعنی باشە ئەو داکەی لەبەر چاوی ئاها ئەو ڕۆژە خەریزی قانونە مەهداوی بانگەداتن چووە دوو سەرجی کوشتێ دەڵێن یەکە چی بە گولەی بەناوکە چێوە پڕی دایمی ئەخر بووە دێرا پڕت بداتێ خەریجی قانونە ئەی هاوار سەگە کوژێ ئەزانیە کە سەرجی کوشت فێرە من ئینسان کوشتنیش دەبێتن یعنی ئەو کۆمەلگایە بۆ ئەوەندە فاشی بووە برادران یعنی ئەمن ژانەکەم لەو ئەوە نییە هەر لە بۆ ئەو ئاژەڵە بێ زمانە لەو پەروەردەیە هەموو شتێک بوویتە نۆرمال خیانەت بوویتە نۆرمال دزی بوویتە نۆرمال بڕوا بکە ئەوی دزی نەکەرە دەوائیرەکان قێزەوەندە بوویتن ئەوی تعریبیان کردە نۆرمال خیانەت و جاش و استخباراتیان کردە نۆرمال ئێستا بە کۆمەڵ کوشتن خەڵک فێر دەکەن ئەو داهاتەی هەیە لە کاچ خۆم ئەو ئەزانن لێرە تەیر و تار هەموو هەر یەکەی وڵاتی خۆی لاقی دەبەستنەوە دەرەوەی دانیمارکە ئەوەی سویدە تەیر و تار هەر کەسە کەس بە پارە دەکڕن ئەی هاوار ئێ باشە کاچ خۆم خۆمەش لەگەڵەوە نین نەزۆ چیان بکەن پێتان دەکرێت باشە ئومێد خۆشنانتان گوت نەزۆچیان دەکەن بەڕەلایەن دەکەین ئێلۆ بەرەلایەن ناکەن ئەڵێن 500مان نەزۆ کردیە لۆ بەریان نادەن وڵە بەریان نادەین بڕوا بکەن بەرنامەیان هەیە زیاتر لە 20,000 لەو بوونەوەرانە بکوژن کاگە قەی ناکەوە ژنیە بە ڕێک ڕۆژی بکوژن تخۆوەرە لە برسان یەکتر دەخۆن نەخۆش و ساخ ئەوەی سەدان ڤایرۆس و شتی لە ناودایە هەمیان تێکەڵ کردیە لەو گۆڕی لەو سەحرایی بەو سەرمای ناقس 3 4 5 بەو گۆڕی فەرخاگچکا گەورە تێم دەگەی نەخۆش ساغ لەو گۆڕیاندانایە کە خواردنیش لێ خۆتان دەزانن بەدار و مەترەقیش دەسن ناویان یەکەشیان بڕوان نییە کە ئەوانە دەبی عاشقی سەگ بن گڵاوە گڵاو بەدار دەسن ناویان چ بێ ویژدانیەکە چ بێ ویژدانیەکە هاوڕێیان من قسەکەی من لێرەدایە هەم لەبەر ئاژەڵەکەی هەم لەو پەروەردە سەقەتەی کە هەیتان چاوەکەم کورە کو حکومدارەتی بەو نەعەدالەتیە دەکرێت بەو دڕەقیەی دەکرێت بێ ویژدانیە هەواڵە بووبەکرێت و نوێژەکەی داگەر هاوڕێیان بۆ کۆی ئەو قسانەی من دەیکەم تەحەدای هەردوو ئومێد خۆشناو ئەوە دەکەم بێرن سبەنێ دوو گروپی ئاژەڵ دۆست بوار بدەن بستە ناو ئەو دوو شوێنەی ئەگە ئەو قسانەی من غەڵەت بی ناوێرن ئەمن چەند ڕەمێت نە تەلەفۆن جواب بدەنەوە نەبوار دەدەن ئاژەڵ دۆستەکان لەبەرەوەی بەرنامەی قڕکردنی ئەویان هەیە کورداوە لە 2006ەوە هەوڵ دەدرێ من ئاگام لێیە بە نمونە ئیماد ئەحمەد مجرمی گەورە هەزاران سەرجی کوشت ئەوە پازەش دەیان کوژن هەر عیلاج نەبووە عیلاجیش نییە عیلاجیش نییە کاچ خۆم کۆمەلگای کوردی دەبی داوا لە مەلاکان بکرێ ئەو جەنەزەرێ لەسەر سەکێ بگۆردرێ نەزۆچیان بکەن خەڵک لەگەر ئاژەڵ یعنی وەکو باو و باپیرانمان کوورکاکە وەڵا من برادرم هەیە دەیگۆ دایکم بەش مەمچی خۆی پشیلەی بەخێو کردیە برادرم هەیە گوتیتی مام سەگەکەی سیارە لێجا خۆی کوشتە داخی ئەی هاوار ئەو هەموو دڕەقیە چێستە کە تەناو کۆمەلگای کوردی کاکە ئاسایش وەڵا نەزانم پاراستن دەخوایەوە مەعقولە نێت ئەوەی دەر بابە باس سەگ کوشتن دەکەن ئەی هاوار شەرم نەخۆتان کەن خۆ ڕەخنە لە مەسروری ناگرین
ئەو ئاژەڵە بێزمانانەی هەندێنە لێرە دیسان ئەوەی داوێنە سەر هاوڕێیان بە هەر حاڵ من بە هیوا مراجعە بکەن وەگە قسەری من ڕنا ڕاستە با هەڤاڵ ئەبوو بەکر با شارەوانی سلێمانی با قوباد و پاڤێل لێ بگەڕێن دوو ڕۆژ کاکە دوو ڕۆژ کاکە بڕۆن تەمەشاکەم بزان سەگەکانی سلێمانی ئێسچا لە ئێسک و ئەوەیان زیاتر پێوەمایە ئەخر بەو سەرمایەی پێستیان پێوە نمایە کورە فەرخی خۆیان دەخۆن بێ ویژدانە کورە لە بازاری دەیانگرنی هەنیە پیلیان ڕاکێشن هەموو ڤیدیۆکان بڵاو دەکەمەوە پیلیان دەگرن ڕاش سەگ ئەگەر بەو شێوە دڕندەبی لە سەگ میهرەبانتر هەیە لە ئەوروپا سەرەتان دەدۆستەوە سەجی ڕەش هۆش ئەوە کەتە بەرنەفرەت للعلم سەجی لە لابرادۆر خەتەکە دەستی پێ کردەوە کە بەشێکی هەرە زۆری ڕەشە نەخۆش چارەسەر دەکە یعنی بەهێزترین زۆری سەگ لە بۆ پەروەردە لە بۆ مین لە بۆ زیرەکاتی لە بۆ هەموو کۆرەیەک لێرە سەگەکی لابرادۆری دەدرێتن یعنی ڕەشە چار ڕەنگەیەکێک لەوانە ڕەشەکەی زۆرە تێم دەگەی لەگەر لە ڕووی نەفسیۆ لەگەریان دەبیتن کەچی لە کوردستان سەگ و پشیلێ ڕەش نمایە لە ناوی نەبەن چێوەڵە شەیتان ئەجندەی تێدایە کورە بابا دوو مادە ئێلێکتری یعنی جیناتە جینات ڕەش و ڕەش زەواز بکە کو ئەمە ئەفریقی زەواز دەکە ڕەش دەرەچی لە سوید چاوشین نەگە یەکتر زەواز دەکە چاوشین دەرەچی ڕەشە کوسپێکیەوە کە مۆڵات دەرەچی قاوەی دەرەچی ئەی هاوارەوە چ عەقلێتەکە لە ساڵی 2023 گڵاوە بابا ئەوە ئەوروپایی کە مەزدەڕی هەموو تەندروستی دنیاە هەموو داو دەرمانێکتان لەوێ لەناو ئەو هەماڵ نییە 1 ملیۆن سەگ لە سوید هەیە بەس لە سوید باشە 1 ملیۆن لە 9 ملیۆن بەشەری کەوەڵە کەسمان نەدید برێ ئەوە بووە تۆوەرە لە ساڵی 2023 دەرێگە گڵاو بوو دەبی بچی بە گڕەسۆری و خۆری ئەوەی دەست بشوێ و نازانم چ ئەی باشە بەجددی ئەوەندەی مرۆڤ پیساتی ڤایرۆسی لێک دەگرتەوە لە سەگ هەیە بەهەرحاڵ هاوڕێیان من پێم هەزم ناکرێ ئەو دۆسیە ئومێد خۆشنا و هەڤاڵ ئەبوو بەکر شارەوانی دەدەمە ئاژەڵ دۆستانی جیهان دەدەینە هەموو سەفارەتەکانی کوردستان کە چ وەحشیگەریەک بەرامبەر ئەو ئاژەڵانە بێزمانانە دەکرێت هەموو لایەک بەشە چ کۆمەلگای کوردی کاچ خۆمەوە عیلازیە من دەزانم سەگ پڕ دەداتن تاوانی کردیە بەڵام وەڵڵە سێ بەشی ئینسان دوو هەندە پڕی دەداتێ ئەزیەتی دەدات دیفاع لە خۆی دەکات یان برسیتی یان زمانیتی دەبڕۆ نانی بدێ بزانە ئەو سەگا مەگەر بەقەت دایک و باوکە دەتوی خۆش دەوێ یان نا مە قسەمان لەوەیە ئەوە چ پەروەردەکە لە ناو مامۆستایانی ئاینی لۆ ڕۆژێک داوا ناکەن لە خەڵک بڵێ کاکە ئەو ئاژەڵانەیە چادەوروبەری ماڵ هەر ئەو خواردنانەی فرێ دەدرێ لۆ جوانێک فرێ نادەن خۆ بابەوەش باسی مەسعود و پاڤێل نییە بترسێن کارە ساتەکە وەڵڵاهی ژانە ئەمن دوێنە شەو نەمتانیە بنوم کە برادێک دەڵێ دوسێ سەگمان کڕیتەوە ینی سەگمان گوجیرەکانیان بردێت چوویتە نزیک وێندەر هەتا سبێنێ لوراندیچی هەتا چوینە فەرقەکانمان لەیان کڕیتەوە چ بێ ویژدانیەکەن باشە باسی شوای نەکردیە بەجددی ینی ئەڵە دەبی لەگەر ئینسان بگرێ چ پەروەردەیەکە هەتانە یا هەلو زۆق دەیان کوژن چاویان کۆرە دەکەن لاقییانەوە دەکەن لۆ نوشتە و زاد و هەموو لاقییان دەبڕنەوە کورە بێویژدان ئەوە بێشەرەفیە ئەوە بێشەرەفیە سەگ کە پڕ دەداتێ لەبەر ئەوەی ئینسان ناتانی پەروەردەی بکاتن ئەوە ئینسانە فێرە درڕندەی دەکات وەرە سەگێک لێرە شەڕەسە بکە ئەنگۆنە فێرە شەڕەسەی دەکەن ئەنگۆنە فێرە تونند و تیژی دەکەن بەهەرحاڵ ئەوەش درۆیە دا لە کەر دەدەن لە پشیرە دەدەن لە بۆق دەدەن کورە لە هەرچی لە چێشکە دەدەن لە هەرچی ئەوە هەیە ئەوە پەروەردەیەکی فاشانەیە دەبی خەڵک ئەوە بێتن هەر ئینسانەکان ڕوبەڕووی نەعەدالەتی نابنەوە هاوڕێیان و مرۆڤی ئازادی خواز و پێشکەوت خواز دیفاع لە ژینگە دۆستی دەکات لە خاک و ئەرزی دەکاتن لە سروشتی دەکات لە جوانی ژینگەکەی دەکات و سامانی گشتی سامانی نیشتیمانی هەر مرۆڤ نییە هەر ئاژەڵ نییە هەموو جۆرە ئاژەڵێک برێم دارێک نییە هەموو جۆرە ئاژەڵێکیشە بەشەکە لە سامانی نیشتیمانی ئەوانە تخوا وەحشیگەریەی حکوومەت بڕیار بدە قڕ بکاتن هەندێک کوورەیان دەرێن لە هەولێرە کوورە هەیە کوورە ئەتو وەرە کوورەتان بۆ چییە دەوەرە ئەگە بوار دەدەن سبێنێ چیم بزانێ ئەو کوورێت چی تێکرایە ئەڵێن هەر سەرجی نەخۆش و ئەوەیە فرێن دەدەنێ وێندەر باشە بۆ ئەو دڕەقیە
هەر یەکێک بە من دەڵێ ناڕاستە باشە با بوار بدەن ئەمە دوو سێ کەس دەنێرینە ئەو شوێنانە 2 ساڵە شارەوانی سلێمانی بوار نادە یەک کەس بچی پیسترین خواردنیان دەدەنێ بە عەرەبانە فرێدەن ئیتر سەگە بەهێزەکان دەچن دەخۆن فەرخە و لاوازەکان هەموو لە برسان دەمرن یان یەکتر دەخۆن ئێوە حکومڕانێتی و چ عەدالەتەکە چ پەروەردەیەکە ئومێد خۆشنە و هەڤاڵ ئەبووبەکر شارەوانی پاشە وەڵڵا وێنەکانتان بڵاو وەڵڵاهی بە مەبدەئەم 2019 من و کاک بێستون دوورەی چوونە سەن وێنەرایەتی حکومەت میزمان پێدا کرد بە سەگەکان ڤیدیۆکە هەیە وەتان لێ دەکەینەوە و هەموو ناوەندە جیهانیەکانیش ئاگادار دەکەینەوە داوایان لێ دەکەین بزانین کاکە ئاژەڵ دۆسیەکێک لە خاڵەکانی پێشکەوتنی کۆمەلگایە ئەمە نازانم ئەڵێن خەڵک برسیە کارەبای نییە ئەوەی نییە کاکە لەبەرەوەی ئەو سیستەمە فاشەت هەیە ئەو سیستەمە تێنەوە حزبەکەی خەڵکەکەی وا پەروەردەکردیە لە ئاژەڵ بدا ئەگە میهرەبانی لە ناخیدا هەبێت دڵنیا بە بوار نادە بێموچەبی لۆ لێرە حەدی چێ بەرپرسەک غەڵەتێک دەکات لەبەر ئەوەی پەروەردە کرایە وا پەروەردە کرایە لەسەر ئینساندۆزی لەسەوەی فێربی دیفاع بکە دوو کۆمەلگایەکی جوان پەروەردە بکە من ناڵێم لێرە هەموو شتێک تەواوە بەس بەو شێوە نیوەچی کننگۆ کورە وەحشیگەریە وەحشیگەریە تو بچی چێ بەرگە دەگریتن لەگەر هاواری ئەو هەموو سەگەی ئەم دوایە لە کۆمنت ڤیدیۆکاتان و دادەرم هاوار دەکەن هاوار نازام هاوار لە خوا بکەن لۆ چ بکەن فەقیرانە ئەمە زمانیان دەزانین کاتێککە سەگ لەبەر ئەم سەگم هەیەەوە 7 ساڵە ئەزانم کاتێک کورە نیوە شەو من بۆی هەردەستمەوە بوونەوەرەکە وەکو من و تو هەستی هەیە دوایە مەگەر بەس دایک و باوک ئەوەندە بە وەفا بن لەگەڵت بە هیوام ئومێد خۆشنا و هەڤاڵ ئەبووبەکر و شارەوانی هەولێر و سلێمانی ستافەک ببەن شارەزا بێت ئەو مۆزەفانەی لەوێن دەرهێنەوە کۆمەڵێک ئاژەڵ دۆز ببەن سوود وەربگرن کاکە ئەوەی تۆ پێت سەدان بەرنامە هەیە لە سەد ناندانیان ئەمەش دەزانین تەجروبەکە لە کوردستان یعنی ئەوەش تێکەڵ چێژ بووە سەرجی کوردستانی شویان نێکرد یەچکو مرۆڤ دڕەقە لێیان دەدا ئەوانیش غەڵەت دەکەن ئەوانیش تند و تویژی بەس هەتا سەگێک منداڵێک بگەزی 1000 سەگ دەکوژی یعنی پەروەردەکە سەقەتە بەهەرحاڵ ئەگەر ئەوە نەبوو دەشبینن ڕۆژانی داهاتوو بەسیزنێتە پێش بزانە کە ئەو کەیسەی 10 هەندە گەورە دەکەم کاتێکی